ئێمە زۆر جار ئەڵێن لەبەر کێشەی کۆمەڵایەتی لەبەر دانەمەزراندن لەبەر بێپارەیی کەسەکە خۆی کوشت تکایە یعنی ئەبێ ئەمە ورد بکرێتەوە زۆر کەس کێشەی کۆمەڵایەتیشی ڕسمی زۆریشی بڵاو بوو بۆ خۆی نەکوشتن ئیلەن ئەبێ بووبێ بە نەخۆشی دەرونی بە تایبەتی لە نەخۆشی دەرونی خەمۆکیە کە یەکێک لە نیشانەکانی هیچ ڕێگە چارەیەک نابینێت یعنی یەکسەر قوڵی خۆکوشتنەکەیە بەڵام لەوەی کە کەسەکە کە هەراسانکردن بە ئەنجام ئەگەیەنێ دووهەمینیان ئەوەیە زۆر جار ئەوانەی هەراسانکردن بەکار ئەهێنن خۆیان پێشتر قوربانی هەراسانکردن یعنی هەراسان کراوەکە پێشووترا من کە خۆم خاڵم بینی بۆ منیش جێی سەرسوڵمان بوو یعنی بە جاتی ئەوەی کەسەکە دەرزۆرەگرێ بڵێ خۆم ئەمەم لێ بەسەر هاتووە بەکاری ناهێنمەوە بەڵکو وەکو ئەها خۆنیشاندارێ وەکو تۆڵە سەرنەوەیەک لە ناخی خۆی ئەمێ خۆم نیشان بم ئەمە لەو کەسانەیە دەرەکەوێت و یەکێکی تر دەرەنجامی ململانێ و پچڕانی پەیوەندیە زۆربەی ئەوانەی جیابنەوە یان لە خۆشەویستەکانیان هێشتا کەپڵن جابوونەتەوە یان تەڵاقیان وەرگرتووە یان کەسێکی خۆشویستووە نەیانهێشتەوە بۆ یەکتری ببن لەمانەشا زۆر بەربڵاوە یعنی زۆربەی ئەترسێ ئەڵێ ئێستا ئەمەوێ شوو بکەم بەڵام کەپڵەکەمە دەسم ڕسمەکان بنێرێ دەسم وڵایی بکاتەوە یعنی ئەبینی لەو کەسانی کە پچڕانی پەیوەندی ڕووەیە ئەمە بەکار ئەهێننەوە وەکو دژایەتیکردنە و زۆر کەسیش ئەبینی زۆر معقولە بەڵام لە ناو دنیا مەجازەکەی کە دکتۆر ڕوخوان باسی کرد فەزایەکی بۆ خۆی دروست کردووە لەوێ شەخسیەتێکی تری هەیە ئامێرە تەکنۆلۆژیەکان ئامێرە پەیوەندیەکانی تەکنۆلۆژی تازە بۆ ئەوەی فریاد و خراپەی لەسەر بکەین بۆ فریاد چاکەی لەسەر بکەین بەڵام کە بەکارکردنی بۆ خراپە کێشەکەی ئەوەی وەکو یاسا وەکو دادگا وەکو محکەمە بە ئاسانی ناتوانم بیچەسپێنم کە تۆ تاوان ئەنجام بدەم لەبەرەوە پێویستە ئەوەی کە ئەم جۆرە تاوانەی تووشێت لەلایەنی ئەو کەسە خراپانەوە کە ئامێرە باشەکان بەکارکردن دوورکەوێت لەو شەی ئامێری خراپ یان ئەکتورێت وەکو لەناو شار و لەلای خەڵکە باوە کە ئەڵێن خەتا تەکنۆلۆژیا وای لێماگرت تەلەفۆن وای لێماگرت ئیمێڵ وای لێماگرت ئەخلاق کۆمەڵگایەکێکدا وای وان نییە ڕاست نییە ڕاستیەکە ئەوەیە ئەقڵ ئێمەیە کە ناتوانین ئەو ئامێرە بە شێوەی جوان بەکاربێنین بۆ ئەو مەسەی کە دروست گاژێنین لەبەر ئەوەی کە تووشی ئەم جۆرە تاوانە ئەبێ بەر لە ئەوەی لای من بەر لە ئەوەی دەرگا بەڵێ ڕۆدە پۆلیس بەرەو ڕۆ تشی خێزانی بیر بکاتەوە چۆن ئەتوانێت ئەو تاوانەی کە بەسەری کراوە بچەسپێنێ بۆ من ئەمە کۆرەخرای ڕۆژمەری کۆمەڵاتی خانزار کێکێکن لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ساڵانە هەڵەستیمان ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگابنەوەی توندژی ژنان بۆ ئەم ساڵ ئێمە پرۆژەی خۆمانە و کۆرەخرای ڕۆژمەری کۆمەڵاتی خانزار پرۆژەکەمان لەگەڵ بەڕێبەرایەتی تونوتیژیە بۆیە ساڵانە کە هەڵەستیمان ئەنجامدانی ئەم کۆنفرانسە پرسوڕاست زیاتر لە بەڕێبەرایەتی ئەەکەین بۆی بزانین چی دیاردەیەک زیاتر لە تۆپایە زیاتر بەربڵاو زیاتر تاوانی لەسەر تۆمارەکرێ وەک لە بەراورد بە دیاردەکانی تر بۆیە بەپێی هەم ئەو مەجاڵانی کە خۆمان ئیشی تاکەن و کۆڕەخراو هەموو بەڕێبەراتی تونوتیژی هەردوولا لەسەر ئەو کۆبووین کە دیاردەی تاوانە ئەلکترۆنیەکان لەم ساڵدا لە ئێستادا هەم لە گەرمیان هەم لە شارەکانی تری هەرێمی کوردستان بەگشتی لە هەموو دیاردەکانی تر بە بڵاوترە کە هەمووی لە ڕێگەی ئەلکترۆنیات لە ڕێگەی تۆڕۆکەمەڵایەتەکان زۆرترین تاوان تۆمارەکرێت زۆرترین سکاڵا تۆمارەکرێت بۆ بەپێویستمانزانی کۆنفرانسی ئەم ساڵمان لەسەر ئەو بابەتە بێ ئامانجەکەی ئێمە ئەوە بوو کە هەروەکو لە کۆنفرانسەکە لەسەر لە ڕووی سێت لایەنەوە لەسەر ئەم بابەتە دوین لایەنی دەرونی لایەنی کۆمەڵایەتی لایەنی یاسایی ئەوەی کە چۆن بتوانین بەم سێ لایەنە هەوڵبین بۆ کەمکردنەوەی لێکەوتەکانی لەناو کۆمەڵگایە ئەم تاوانانە بمانێ نەمانەوێت هەیە بەڵام ئێمە چی بکەین لە ڕووی ئەم سێ لایەنەوە تا بتوانین لێکەوتەکانی لەناو کۆمەڵگایە کەمکەینەوە دەستخۆشی لەو بەڕێزاناکەن کە لەو سێتەوەرە بەشدابن لەناو کۆنفرانسەکەیە کە ڕوونکردنەوەی خۆیان ناوە ئێستاش گەشتونەتە ناوەڕاستی کۆنفرانسەکە لە دوای ئەمە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە کە پرسوڕە ئەکرێت زیاتر لەسەر ئەوەی کە ئەم سێلانە بۆ لەم سێلانەوە لەسەر ئەم بابەتە دوین و هەرێکیان بەپێی اختصاسەکەی خۆی چۆن وەڵام باتەوە کە چی بکرێت زیاتر بۆ کەمکردنەوەی چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ لێکەوتەکانی کەم بکرێتەوە یاخۆ لە ڕووی دەرونیەوە بێ خەڵ ڕووی یاساییەوە بێ لە چوارچێوەی هەڵمەتەکانی هۆشیاری بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و هەڵمەتی 16 ڕۆژەی 25 نۆڤەمبەر تایبەت بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئافرەتان بەسپاسەوە بە هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی خانزاد
بەرواری ئەمڕۆ 7 دیسەمبەر کۆنفرانسێکمان لەژێر ناونیشانی تاوانە ئەلکترۆنیەکان و کاریگەری لەسەر کۆمەلگا بەست بەمەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا و لە شواشێوەی هەڵمەتی هۆشیاری بەڕێوەبەرایەتیمان بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی سەر بە ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان بەتایبەت ڕێکخراوی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری خانزاد چونکە پێمان وایە تاوانە ئەلکترۆنیەکان لە ئێستادا بە شێوەیەکی بەرفراوان تەشەنەی سندووە و کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی کردووە لەسەر بەرزبوونەوەی حاڵەتەکانی تونوتیژی. بەداخەوە تاوانی کوشتن لە چاو ساڵی پارە یەک حاڵەت زیادی کردووە بە ڕێژەی 100 و ساڵی پار هیچ حاڵەتێکمان نەبووە. سوپاس بۆخوا بەڵام بەداخەوە لە ئەم ساڵە یەک تاوانی کوشتنمان هەیە و تاوانی خۆکوشتن یەک حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە هەروەکو خۆیەتی یەک حاڵەتە سووتان 3 حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە 4 حاڵەتە کە بەداخەوە یەک حاڵە زیادی کردووە بە ڕێژەی 133. خۆسووتان ساڵی پار نەبووە بەداخەوە کە ئەم ساڵ 2 حاڵەتی خۆسووتانمان هەبووە بە ڕێژەی 100 زیادی کردووە. لاقەکردن تاوانی سێکسی 11 حاڵەت بووە ساڵی پار خۆشبەختانە ئەم ساڵ تاوانەکە کەمی کردووە بووە بە 6 حاڵەت بە ڕێژەی 145 تاوانەکە کەمی کردووە. بەڵام بەداخەوە ڕێژەی سکاڵا لە چاو ساڵی پارە بە ڕێژەی 123 زیادی کردووە کە ساڵی پار 729 حاڵەت بووە لە ئەم ساڵە 954 حاڵەتە. کۆی گشتی سکاڵەکانیش بە ڕێژەی 123 زیادیان کردووە کە 744 حاڵەت بووە ساڵی پار و ئەم ساڵ 968 حاڵەتە. ئەم ئامارە هەتاوەکو سیوێکی دەی 2021. ناتوانانی بە تەحدید هۆکارێکی دیاریکراو بڵێ بەڵام چۆن لە ڕابردووە دابوونەریت و بەتایبەت لەو کۆمەڵگانەی کە شەرەف و شانازیە بەستنەوە بە ئافرەتەوە تاوانەکان هەمیشە ڕوو لە زیاد بوونەوە بەڵام لە ئێستادا من پێشووتریش ئاماژەم پێداوە پێم وایە هۆکارەکانی خراپەکارهێنانی ئامێری پەیوەندی ئەگەر ڕۆڵی ڕاستەوخۆشی نەبێ لە بەرزبوونەوەی تاوانەکانە ڕۆڵێکی ناڕاستەوخۆی هەیە لە بەرزبوونەوەی حاڵەتەکانی تونوتیژی.